سەرۆکی یەکێتی بەکێی وت حەیوان کاتێک قسە دەکات دیار و نەیار گوێ بۆ دەگرێت. کەواتە حەل چییە؟ یەکێتی داگە حەلا بۆ مشکیلەی ئەمگەلا یەکێتی و یەکێتی کاک باخۆ سەرۆکێتی. لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە 20,000 شەهیدی داوە لە پێناو ئارامی و ئازادی خاکی کوردستان. کە سوکاری شەهیدان زامنی مانەوەی حیزبەکەی مامی گەورن. ئەوان ڕۆشتن و ئێستا ڕۆڵۆکە سوکارەکانیان بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە تێدەکۆشن تاوەکو هێزی زیاتر ببەخشن بە یەکێتیەکان. خۆمان بە خۆشحاڵە زانین کە یەکێتی نیشتیمانی کوردستانمان هەڵبژاردووە تاکە حیزب کە پارێزگاری لە مافەکانی کە سوکاری شەیدانەکە. لەناو پارێزگای هەڵەبجەم خۆم دانیشتوی شارەکەم ئەزانم چەند گەڕەکی قیرتاونەکراوە چەند کێشە و مەشاکیل هەیە بۆیە هەموو هەوڵێکمان ئەوە بوو کە ئەم پرۆژیاسەی بە پارێزگابوونی هەڵەبجە تێپەڕێت. ئەمینە کوردستان ئەمینە کوردستان. ئەم جارە لە ئەنگرانی یەکێتی پێیانوت مایکەکە بشکێنە بەڵام نەیشکاندووتی ئیشم پێیەتی. ئیشم پێیەتی. ئەم جارە گەر بیشکێنم مەیشکێنم بەسەری یەکێکە. سەرۆکی یەکێتی بەکێی وت حەیوان لەبەر ئەو کیمیا بارانەی کە ئەو حەیوانە ڕشتی بەسەر میلەتەکەی خۆیان. بە سەدام حسێنی تاوانباری سەرەکی شیمیابارانی هەڵەبجەی وت حەیوان. جگە لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کێ پەنجەی هەڕەشەی بەرامبەر کاندیدەکانی ڕاوەشان تاوەکو خزمەت بە هاو نیشتیمانیانی بکات. لەگەڵ ئەمانم نییە لەگەڵ ئێمە خوا وەکیلە وەک پێویست خزمەتی خۆتان نەکەن خوب دەزانی چی ڕووەدا.